بینەرانی بەڕێزم سڵاو. سلێمانی یەکێکە لە ناوە جوانەکانی کوردستان. ئەم شارە سەر ڕای ئەوەی کە مێژوویەکی دووری نێوەکو هەندێک شار، بەڵام لەوەتەی دروست بووە خاوەنی مێژوو و پێگەیەکی تایبەتە لە ئاستی هەموو کوردستاندا. لە هەرچی ڕەهەندێکەوە تەماشای سلێمانی بکەیت و لێی بڕوانیت چەندین پێناسەی جوان هەڵەگرێت. ئەوەی ئەمڕۆ ئێمە دەمانەوێت لەم بەرنامە تایبەتدا باسی بکەین سلێمانیە لە مێژووی ڕۆشنبیری کوردیدا. بابزانین ڕۆشنبیرانی ئەم شارە چۆن لە لاپەڕەکانی مێژووی سلێمانی دەڕوانێت. لەگەڵمان هەر لە سەرەتای گواستنەوەی میرنشینی بابان لە قەڵاچوالانەوە بۆ شارێک کە هەر خۆیان بنیادیان ناو ناوی دێنرا سلێمانی، ئیتر ئەم شارە بەشێک لە تایبەتمەندیەکانی بووە شاری ئەدەب و شیعر و خوێندن و معریفە، چونکە پێشتریش بابانەکان گرنگیەکی ڕادەبەدەریان بە ئەدەب و خوێندندا بوو. سێ کوچکەی نالی و سالم و کوردی بووبوونە نازناوی ئەدەب و شیعر دۆستی بابانەکان. هەر بۆیە کە شار بۆ پایتەختی فراوان و نزیکتر لە شارەکانی تری کوردستان، بەدەیان و سەدان ئەدیب و خاوەن شاکارەکانی تری هەردوو بەشی ڕۆژهەڵات و باشووری کوردستان ڕوویان لە سلێمانی کرد و لەو کاتەوە نەخشەی کایی ڕۆشنبیری لە شارە تازە بنیادنراوەکەدا داڕێژرا و لە ئێستاشدا برەو بۆ ڕۆشنبیریە دەدرێت و شار هەر شاری ڕۆشنبیریە. شاری سلێمانی تایبەتمەندیەکی خۆی هەیە، چونکە ئەم شارە جیاواز لە شارەکانی تری کوردستان کورد خۆی دروستی کردو، خۆی فەرمانڕەوایی تیا کردووە. میرنشینی بابان 67 ساڵ لەم شارەدا حکمی کردو. پێگەی جوگرافی و تایبەتمەندی شوێنەکە و خەڵکی وشیاری ئەم شارە کارێکیان کردووە ڕۆڵە بە ئەمەکەکانی هەمیشە بۆ خۆشەویستی ئەم شارە شەونخۆنی بکەن و ئەستێرە بخەنەخەو. یەک لەو نمونانەی کە هەمیشە بە بەردەوامی لە خزمەتی وشەی کوردیا بووە پیرەمێردی نەمر بوو. پیرەمێردی نەمر لە زەمانێکە ڕوو ئەکاتە وڵاتی تورکیا خۆی گوتنی بە کۆلکە خوێنەواریەوە ڕۆشم و لەو سەر بە خوێنەوارێکی چاکەوە هاتن. خۆی چوونی ئەم کەسانە بۆ تورکیایا بۆ دەرەوەی شاری سلێمانی و دەرەوەی کوردستان ئەگەڕێتەوە، یەک بۆ خۆشەویستی ئەو کەسانە بۆ ئەم شارە دوو گەڕان بە دوای زانست و زانیاریە. پیرەمێر ماوەیەکی زۆر کە لە تورکیا ئەمێنێتەوە و چەند پۆستێک وەرەگرێ و خۆی گوتنی بە خوێنەوارێکی چاکەوە یەتەوە کارێکی جوان و خزمەتێکی چاک بە تایبەتی بە ئەدەبی کوردی ئەکا. ئەو پیرەمێردەی هەستی نەتەوایەتی لە ناو خەڵکا بوژانە و کارێکی کرد یادکردنەوەی جژنی نەورۆز لە سلێمانی و بە تایبەتی لە گردی مامەیارە ببێ بە نەریتێکی ساڵانە. هەرچەندە پیرەمێر لەو کاتا تووشی زۆر کێشمە و لێیان و گرتن ئەبووە، بەڵام هەر کۆڵی نەئەدا خۆشەویستی بۆ ئەم شارە و خۆشەویستی بۆ فەرهەنگی کوردی کارێکی کردو هەتا ڕۆژگار هەتا ئەو ڕۆژانەی ڕۆحی تیاماوگیانی لەدەستداوە لە خزمەتی شاری سلێمانی هەبێ. شاری سلێمانی کە کامەران مکری پێی ئەڵێ نازناوی شاری هەڵمەت و قوربانی داوەتێ هەروە لە خۆڕانە بوو، چونکە ئەم شارە بە بەردەوام لە ململانێ و بەرەنگاربوونەوەی هێزەکانی دوژمن و ڕژێمە یەک لە دوایەکەکانی
عێراقا بووە کە کارێکیان کردووە نەک هەر کامەران مکری هەموو ئەو نووسەر و شاعیر و سیاسەتمەدارانە دایم شتیان بۆ سلێمانی و هەبێ و بەقەت باڵای سلێمانیا شت بڵێن بۆ نمونە کەسێکی وەکو شێخ ڕەزای تاڵەبانی لە خۆڕا ناڵێ لە بیرم دێ سلەیمانی کە دارولمولکی بابان بوو نە مەحکومی عەجەم نە سوخڕەکێشی ئالی عوسمان دیارە ئەمە بۆ خۆشەویستی سلێمانی نەبێ و بۆ خۆشەویستی خەڵکی سلێمانی نەبێ ئەم خەڵکانە هەروە بەگاڵتە ئەم دەستەواژانە ناڵێن کەسێکی وەکو دکتۆر موسا عەلی بەسراوی کە خەڵکی بەسرایە من بۆ خۆم جۆم لێ بووە و ئەو وتەی کە ئەڵێ ئەوەی سلێمانی نەدی بێ جیهانی هەر نەدیێت تۆ بڵێ ئەم وشانە گەر لە خۆشەویستی سلێمانی و خۆشەویستی بۆ خەڵکی سلێمانی نەبێ ئەمانە هەروە لە خۆڕە ئەم شتانە بڵێن کتێبخانەی گشتی سلێمانی بەڵگەیە لەسەر ئەوەی پاش کۆتاهاتنی دەسەڵاتی بابان و داگیرکاری عوسمانی و پاشان ئینگلیزیش ڕۆڵەکانی ئەم شارە وازیان لە کایە ڕۆشنبیریەکە نەهێنا و خەمخۆرانی حرف و وشەی کوردی لەنەوەیەکی تری پاش بابانەکان هەر لە خەمی ئەوەدا بوون سلێمانی دانەبڕێت لە خوێندنەوە و هاوکات هەر لە ڕێی کتێبەوە دنیایەکی فراوانتری ڕۆشنبیری لە گەلانی ترەوە فراهەم بکات بۆیە فەیلسوفی گەورەی کورد پیرەمێردی شاعری نەمر بیری لە دامەزراندن و بنیادنانی کتێبخانەیەک کردەوە کە گشتی بێت و سایە و سێبەری بۆ هەموو ڕۆشنبیرانیشان بێت شاری سلێمانی لە سەردەمی بابانەکانەوە پاشخانێکی ڕۆشنبیری جوان وابەستەی ڕۆشنبیری ئەم شارە کراوە بۆیە پێوترێ شاری ڕۆشنبیری واتە لەو کاتی کە بابانەکان هاتن شاری سلێمانیان دروست کرد لەگەڵ خۆیاندا کتێبخانەیەکی یەکجار گەورەیان هەبوو لە قەڵاچوالانەوە گواستیانەوە بۆ شاری سلێمانی کە لە مزگەوتی گەورە دانرا و ئەوە ئەتوانم بە دەستپێکی بڵاوبوونەوەی ڕۆشنبیری شاری سلێمانی دابنین بە دەر لەوەش کە نالی و سالم و کوردی توانیان گۆڕانکاریەکی جوان لە زمان یا بڵێن ئەدەبیاتی کوردیا بکەن کە ئەوان زیاتر هەوڵیانە بەو کوردی ئەمڕۆ بنووسرێتەوە هەروەها ئەتوانین بکەین بە چەند قۆناغێکەوە ئەم ڕۆشن باشخانی ڕۆشنبیرەی کە لە شاری سلێمانیا بەرجەستە بووە کاتێک کە پیرەمێردی مەزن لە تورکیا بووە بێگومان ئەو کاتێک کە ئەستەمبول شاری خۆڕۆشنبیری یا بڵێن شارێکی ئەوە بووە کە خەڵک خۆی تیا ڕۆشنبیر کردو پیرەمێردی مەزنێکێک بوو لەو کەسانەی کە ئەو ڕۆشنبیرەی هێنایەوە شاری سلێمانی و لێرە قەڵەندەرخانەیەکی دانا کە ئەم قەڵەندەرخانەیە بوو بە شوێنی کۆبوونەوەی ئەدیبان و نووسەران و شاعیران و منەوەرانی ئەو کاتەی شاری سلێمانی دوا بە دوای پیرەمێردی مەزن ئەتوانین بڵێن مامۆستا نەجمەدینی مەلا بە هەمان شێوە ئەوش دوکانەکەی خۆی یا بڵێن شوێنەکەی خۆی کرد بە شوێنی گردبوونەوە و کۆبوونەوە و ئەدیبان و نووسەرانی شاری سلێمانی بە دوای ئەوانیشە شەمحەمەی خاڵ کە مزگەوتی خاڵ ژێرزەمینێکیە بوو ئەم ژێرزەمینەی شەمحەمەی خاڵ بە هەمان شێوە هەموو ڕۆژانی چوارشەممە عەسرەکەی لەوێ کۆ ئەبوونەوە منەوەران و ئەدیبان و نووسەران و شاعیرانی ئەو سەردەما لە ساڵۆنەکەی شەمحەمەی خاڵ کۆبوونەتەوە حتا قانع و پیرەمێرد و شەمەحموود و ئەمانە و زۆری کەسی وەکو ئەوانش لەم ساڵوێنەی شەمحەمەی خاڵە کۆبوونەتەوە و بیر و ڕای شعری و ئەدەبیان گواستوەتەوە بۆ یەکتری لە دوایی کۆچی دوایی شەمحەمەی خاڵش بە هەمان شێوە ئەو شوێنەوە خۆی مایەوە شەمحەمەی شێخ خالیدی کوڕی توانی پەرەی پێبات و جوانێکەشی لەوا بوو هەر کەسێ بەرەو ئەو ژێرزەمینە ئەڕۆژ لەگە خۆیە میوەی ئەبرد کێکی ئەبرد ئەمانیان لە ماڵەوە دروستە کرد ئەیان هێنا بۆ ئەو جێگەی شەمحەمەی خاڵ بەڵێ کتێبخانەی شاری سلێمانی ساڵی 1940
گشتی سلێمانی ساڵی 1944 بە هەوڵ و کۆششی پیرەمێر کاتێ دامەزرا ئەمە زیاتر بوو بە شوێنی کۆکردنەوەی کتێب و دوای ئەوە منەوەران و خوێنەوارانی ئەو کاتە بەدەر لە حجرەکان و ئەمانە ئەچوون لەوێ ئەم کتێبیان وەرەگرت بۆ ئەوەی کە خۆیانی پێ ڕۆشنبیرکەن دواتر ئەمانە هیچی لە شاری سلێمانیە بەرەو کزیر ڕۆی گوازرایەوە بۆ چاخانەی شعب کە لە ساڵی 1950 دامەزرا لە دوای ئەوەوە ئەدیبان و نووسەران بەرەو ئەوێ کەوتنە ڕێ لەوێ مناقەشەیان لەسەر ئەدەب و شعر و هونەر و ئەو شتانیان گواستەوە بۆ ئەوێ کەواتە ئەمە چەند قۆناغێکە لە شاری سلێمانیە کە ئاماژەمان پێکرد و تا ئێستش ئەمە بەردەوامە. ئێستا چۆن ئەڵێ نالی سالم کوردی بە بۆچوونی من لەم ڕۆژە ئەتوانی بڵێ شێرکۆ بێکەس دەتی فەڵمەت عەبدوڵا پەشێ و کە ئەمانەش درێژە پێدەری ئەو سێ کوچکەیەن ئەتوانی بەمانیش بڵێن سێ کوچکەی سەردەم واتە هەر یەکە و لە دید و بۆچوون و شعرەکانی خۆیان کە هەر یەکە و ڕێبازێکی تایبەت بەخۆی هەیە ئەتوانی ئەمەش ناوبنین سێ کوچکە کەواتە درێژە پێدەری ئەدەب و هونەر و شعر لە شاری سلێمانیە هەرگیز لێی نەبراوە و بەردەوامە و بەردەوامیش ئەبێت. بەردەوام پیرەمێرد هەر ئەو پەپولە و ماسیە بوو کە خۆی لە شعرەکەیاڵێ پەپولە و ماسی کە دڵداری چرا و گۆلن بە نزیشی ئەم ئەسووتێ لە دووری ئاو ئەوان حۆلن. بەڕاستی هەموو ئەدەبی کوردی هەموو فەرەنگی کوردی قەرزاری ئەو پیرەمێردن ئەو پیرەمێردەی کاتێک کە ڕێگریەکەن لە بڵاوکردنەوەی ڕۆژنامەکانی و چاپخانەکانی خاونەکەی خۆی بۆ ئەخاتە ڕەهنەوە عیشقێکی زۆر سەیری بۆ ئەدەب هەبووە بە تایبەتی بۆ کتێب هەبووە و دایم لە هەوڵی ئەوەدا بووە سلێمانی کتێبخانەیەکی وای تیابێ کە گەنجەکان کە خوێندنەوارەکان کە ئەوانەی کە عیشقیان هەیە بۆ خوێندن سەردانی ئەو کتێبخانەکەن دیارە بە نیسبەت مێژووی سلێمانیەوە ئەو پێشنیاز ئەو هەوڵانە هەمووی نوێ بووە پێشتر ئەگەر یەکێکی وەک پیرەمێردنەی کردای باوەڕ ناکەم کەس بیری لە شتی لەو بابەتانە شایخانەی شعب ئەگەرچی جێژوانێکە بۆ ئارامی و یادگاریەکی بە نرخی تەمەنی خەڵکی سلێمانیە هاوکات وێنە هەڵواسراوە زۆر و زەوەندەکانی کە وێنەی کەسانی شاعیر و نووسەر و هونەرمەند و ڕۆشنبیرەکانی شارە هی ئەو کەسانەیە کە ئێستا لە ژیاندا نەماون ئەو ڕاستیە دەسەلمێنێ کە شعب بەر لەوەی ژوانی چاو خواردنەوە بێت ساباتێکە بۆ ڕۆشنبیران و هونەرمەندانی شار. سلێمانی کاڵێ شاری ڕۆشنبیری لە سلێمانیشە مەڵبەندێکی ڕۆشنبیری تایە کە پێڵی شاخانەی شعب. شاخانەی شعب خۆی مەڵبەندێکی وەکو کۆنتۆرۆل وایە کە هیتە ژوورەوە وەکو بۆ مەڵبەندێکی ڕۆشنبیری یا مۆزەخانەیەکەشی. ئەم شاخانەیە دەیان نووسەر و ئەدیبی شاعیری تا هەڵکەوتووە مەسەرە لە ئەگە بگری لە هەفتاکان و لە شەستەکانەوە مجموعەی شاعری شاک هاتوون تێ ئێرە مەسەر و کاک شێرکە و شارکۆ بێکەس و ئەحمە هەردی و مەسەرە عین حینبا و زۆر لە نووسانان کە ئێستا نان لەبینە. خۆتان نەزانم لە سەرتاسەری عالەمە لە هەموو شوێنێک چایخانەیەک وەکو شعب لە بەغا ئێستا چایخانەی ئومو کەلسوومە عەزاوی هەیە
ئەو نخبە ڕۆشنبیر و لەسەر ڕۆژنامەنووسانە لێ کۆبنەوە ئاراگە بڕنەوە لەسەر ئەدەب لەسەر شعر لەسەر کایەکانی ڕۆشنبیری هەمووی بەعام لە میسر خان خەلیلی هەیە ئەو فەرهەنگ ئەدیبانە لێ کۆبنەوە وەکو تەرجەمە یارە من پێم وایە چایخانەی شعب ماڵی دووەنی نووسرانە چەترێکە هەمومانی کۆکردەوە لەگەڵ چەترەیە ئێمە فتێکی زۆر ساڵێکە دابراین لەو بەزمایش لەبەرەوەی بە بۆنەی ئەم باری داراییەوە ئینا ئێمە لە وەرزیا سێ جار کۆڕووکۆبوونەمان هەیە لە سەعات دو دەمێت تاوڵایی لازم چەنها کۆڕی هزری و فکری و یادی ڕۆشنبیران و نووسران و یادی حەسەن زیرەکمان کردەوە یادی کەریم کابرانمان کردەوە لێرە خەڵگاتۆ لە تەران و هاتۆست بۆی بەشداری ئەو کۆڕانە بەڕاستی کۆمەڵێک سیمیاری جوانمان تاژێرا ئەوەی توانیمان بە جوودی خۆمان خۆ دەزانی لەبەرەوەی ئەمە زیاتر ئیشی حکوومەت ئیشی وەزارەتی ڕۆشنبیریە ئێمە بە جوودی خۆمان من و کاکمیدیا و مجموعەی برادر هەستاوین کۆمەڵی سیمیار و کۆمەڵی کۆڕی باشمان خزمەتی ئەو هونەرمەندانەمان کرد کە ژیانیان هەموو تەخاکرد لە پێناوی بەرەو پێشوونی هونەر و ئەدەبی کوردیە ئەمە ئێمە وەختی خۆی بیرۆکەی بۆ بیرمان کردەوە ئەم ڕسمانە ئەوانە تەمەنێکی جوانی خۆیان پێشەش کردو لە پێناو خزمەتی ئەدەب و ڕۆشنبیری و هزری کوردیە ئەمانە کە بە جیانشتی بەداخۆی سەر ناومانانی وەفاان بۆەوە بۆ لە یادمانکردنەوە بە جۆری توانە وەفاان بۆەوە ڕسمەکانمان هەڵواسیون ئێمە شوێ ڕسمەکەمان گۆڕی جاران چوارچیەوە بۆ ئەشکا شوشەیە پیسە بێ خۆتە زانی جگەر ئەفرێ هەستان بیرۆکەیەکمان کرد قسمانە سەر تەختە ئێستا نیازمانێ بەس هەمووی بە یەک سیغە بە یەک شوێی جوان جارێک کە سەر لەوێدا ڕێژنەوە بە جۆری تەمەن نووسەر بەجیا شاعیر بەجیا وەرجەر بەجیا وەرزشەوان بەجیا و هەروە خۆشەویستان ئەوەی ماوەتەوە لە کۆتاییە ئاماژەی پێ بکەینەوەیە لە چاو شارە دێرینەکانی پێی کوردستاندا سلێمانی خاوەنی مێژوویەکی نوێیە هێشتا 2 سەدەونی و بەسەر مێژووی ئەم شارەداتێ نەپەڕیەوە بەڵام هەر وەکو لەم بەرنامەیەدا ئاماژەی پێکرا لەوەتەی سلێمانی بۆ بەشار لە قەڵاچوارانەوە بابانەکان گواستنەوە هاتنە سلێمانی و ئەم شاریان بۆ خۆیان دروست کرد سلێمانی بۆتە سەرچاوەی زانست و ڕۆشنبیری و لە زۆر ڕەهەندی ترەوە وێنەی جیاوازی بۆ کوردستان دروست کردووە ئەمڕۆ باسمان لە بەشێک لەلایەنە ڕۆشنبیریەکانی سلێمانی کرد بۆ ئومێدەی هەمیشە سلێمانی سەرچاوەی زانست و ڕۆشنبیری بێت تا لێرەوە تەواوی کوردستان سوود لە ڕۆشنبیریەکانی ئێرە وەربگرێت کوردستان ئاوەدان بێت بە ئومێدی بەردەوام ئاوەدانی و گەیشتن بەرەو کاروانی شارستانیەت و دوا ڕۆژێکی بەختەوەر بۆ تەواوی کوردستان سلێمانیش هەمیشە سەرقافڵەی ڕۆشنبیری و بەرخودان و ئازادی